بەسەرهاتێک کۆتایی بە وتارەکە دەهێنم. پیاوێکی بەڕێزە بوو، داعیەک و بانگخوازێکی گەورە بوو، ئەبوو تەڵحە ڕەحمەتی خوای لێبێت لە بەغداد لە نەوەتەکانە ئیعدامیان کرد لەگەڵ چەند قوتابیەکی خۆیدا ڕەحمەتی خوایان لێبێت، ئەوانەی کە ئەلحەمدولیلا گۆڕ بە گۆڕ بوون. بەڵێ کاتێک کە ئەو کەسەی کە حەبلەکەی کردە ملی دەڵێ حەبلەکەم کردە ملی برادەرێکی لە تەنیشتی بوو، تەڵەبەی خۆی بوو، قوتابی خۆی بوو، وتی ئەو حەبلە لە ملی ئەو بکەرەوە. وتم بۆ؟ وتی من بوومە سەبەب و هۆکاری هیدایەتی ئەو، بەهۆی دەعوەکە و بانگەوازەکەی منەوە گیراوە، با ئەو مەرگی من بیرە من مەرگی ئەو نەبینم. سبحان الله، مادەم بەهۆی منەوە گیراوە ڕێگای خوان پێشان داوە، ڕێگای قورئان و سنەت. دەڵێ حەبلەکەم لە ملی ئەو کردوە ملی ئەو برادەرە، ئەو ئەبوو تەڵحەی ڕەحمەتی خوای لێبێ کە مامۆسایەکی بەڕێز و بەتوانا بوو، ڕەحمەتی خوای لێبێ. ئەڵێ دەستی کرد بە قورئان خوێندن، سوورەتی تاها قورئانی خوێنا هەتا گەیشتە ئەو ئایەتە خوای گەورە دەفەرمێ وعەجیلت ئیلەیکە ڕەبی لتەرضە. موسا فەرمی سەلامی خوای لەسەر بێ، خوایە پەلەم کرد بۆ ئەوەی لێم ڕازی بیت. ئەو ئایەتەی خوێنا و کەوتە خوارەوە، ڕەحمەتی خوای لێبێت. ئەوە ئەهلی قورئانە، ئەوانە ئەهلی قورئانن، ئەوانە خوایان لەبیرە لە سەرە مەرگدا، پێشتریش خوایان لەبیر بۆ، بۆیە خوای گەورە لە سەرە مەرگا وایان لێ کاکە خوایان لەبیر بێ، هەشە لە سەرە مەرگایە و حەبلەکەش ئەکەنە ملی زمانی نایەنە شایەتمانێ بێنێ، چونکە لە پێشترا کەسێکی باش نەبووە، خوای یارمەتی نەداوە. بۆیە بەردەوام خواتان لەبیر بێ، بۆی لە ڕۆژی قیامەتە خوای گەورە ئێمەی لەبیر بێ. لە کۆتایی دەڵێم خوایە گیان یا بە قورئان خوێندنەوە یا بە شایەتمان و لەم دنیا دەرمان کۆمان مرێنە، خوایە گیان ئاخر وشەمان شایەتمان و قورئان بێت.